ئەنێم هەنگاو بۆ ژیانم سەرنجە دەم کە ناتوانم هەزار خۆزگایش وا لە دڵما و بەجێماوە و پەشیمانم. خۆشەویستان و بەڕێزان بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک، ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێ. خۆم بە خۆشحاڵ ئەزانم جارێکی تر لەگەڵ ستافی بەرنامەی شەوچەرا بە دیدەنی ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. بۆ بەرنامەی ئەم شەویشمان بە هەمان شێوەی بەرنامەکانی ڕابردوو کۆمەڵێک بابەتی هەمەڕەنگمان بۆ ئێوە ئامادە کردووە، لە هونەر، لە وێژەی کوردی، لە فۆلکلۆر، لە قسەی مەتەڵ و قسەی نەستەق و بابەتی تری هەمەڕەنگ. سەرەتا بە دەنگە زوڵاڵەکەی ئەو هونەرمەندەی کە لە نەوەتەکان بولبول ئاسا ئەیجریوان، ئەوە کیە بوو گۆرانی گڤەیبایە و پەشیمانم؟ بەڵێ حەسەن غەریب ئەمڕۆ شەوچەرەکەمان ئەڕازێنێتەوە. لەولاوە دەچینە شەعرە خۆشەکانی سەراب ڕەشید کاکە ڕێبوار زەنگەنا، بە هەمان شێوە شەوچەرەکەمان بە هۆنراوەی خۆش ئەڕازێنێتەوە. لەوێ بۆ کۆمەڵێک قسەی خۆشی ئەم کەسایەتی خۆشەویستانە کە دڵنیام هەمویان لە هەکبەکەیاندا شتی زۆر جوانیان بۆ ئێمە ئامادە کردووە. دوایی بە بڕگەی مەتەڵ و بڕگەی یاری کڵاوێن و هەموو ئەمانە زۆری تریش ئەم شەو بۆ ئێوەمان ئامادە کردووە. ومێ دەکەم وەکو ستافی بەرنامەی شەوچەرا هەمیشە خزمەتکاری ئەوەی ئازیز بین و هەمیشە جوان و جوانیەکان بۆ ئێوە ئامادە بکەین. بە ناوی ستافی بەرنامەی شەوچەرە و ستافی کەناڵی ئاسمانی کەرکووک چمەلای میوانەکان و پیان دەڵێم زۆر بەخێر بێن، ماندوو نەبن، زۆر بەخێر بێن. سەرەتا دەچمەلای مامۆستا جەبار، مامۆستا گیان، ماندوو نەبی، زۆر بەخێر بێ. فەرموو. بەڵێ مامۆستا گیان، بە سەرەتا پەیامی خۆت وەکو کەسایەتیەک لە بەرنامەی شەوچەرەوە بە بنەی مانگی ڕەمەزانەوە فەرموو. پیرۆزبایی ئیمڕۆی ڕەمەزان و مانگی ڕەمەزان لە گەلەکەمانەکەم ئیشەڵا بێتە سەرچاوەیەکی خۆشی و شادی و بۆ هەموو ماڵەکان. طبعا ڕەمەزانی ئێستا زۆر فەرقیە لەگەڵ ڕەمەزانی جارانە. ڕەمەزانی ئێستا الحەمدوللا خەڵک زیاتر دەوڵەمەندە و پارەدارە و سفرەی زیاتر ڕازاوەتەوە و هەر ماڵێکیش خانی خۆیەتی و تایەژێ. بەڵایمە بینەوە بۆ ساڵەکانی هەفتاکان و شەستەکانە تووکە ئەچوویتە ماڵێکەوە سەرتە کرد 6-7 ماڵ لە یەک حەوشایە. بەڵام فەرق لە بینی ئێستا ئەو جاچیە، ئەو کاتە خۆشەویستی زۆر بەقوتر بوو، احترام یەکتر زیاتر هەبوو، خزمایەتی زیاتر هەبوو، باوکو برا و کەس و کار هەمووی دایم ئاگای لە یەکتری و. بەڵام ئێستا معلەسە بیستا و شتانە هەر نەماوە. لە پێشا خزم و ناسیارتە ناسی، ئێستا ئەوە هەر نەما، ئامۆزای خۆتە ناسی ئەوەش هەر نەما. ئێستا هاتۆتە سەر برای خۆ دەویش جار بەجار یەکتریە بینن یان هات سوێ ماڵ یەکتر. ئەوە فەرقێکی زۆرە لە بینی ئێستا و جارانە. ڕەمەزانی جاران خەڵکەکە ڕاستە نەبوون و بەڵام چاوتێر بوو، ئێوارە کە خواردن و هەموو شتێکە کرد قاپێکی لە برنج و شلەکەیان هەر شتێک بواە، کفتە بواە، کوبە بواە، ئەی برد بۆ جیرانەکەیان. تۆ کە سفرەتەکەی خۆت سێر دەکرد لەگەڵ یا دووسێ ناخواردنی تریش هاتۆ بۆ. مامۆستا ئەوە پیانەوت کاسە هاوسێ بەڵێ پێش بانگی مەغریب بە نیو کاژێر بە چەند ساتی ئەو کاسە هاوسێ ئەگۆڕدراوەتر هەمومانیش چاوەڕێی بە ئەوکمانە کرد کە لە مزگەوت بێتەوە. وایە بۆیان ئەنجا زۆر کەسە بوو خاصە نەگەر بێت و ڕەمەزان بگەیشتە لە ناوڕاستی هاوین بۆ خۆی و شەربەکەی لە سەربان وستا بوو چاوەڕێە کرد مەلا بانگدا زۆر زیاد ژێن بە مەلا ئەدرایی و تاخیری کرد. ڕاستە. باشە مامۆستا، دیارترین ئەو یادەوەریانە چین کە لە زەینی جەنابەت ماوە ئەگەر هەر ڕەمەزانێ بڵێنەوە مانگی ڕەمەزانی تر ئەو یادەوەریانە سەردەردێ؟ ئەو یادەوەریانە چی بوو؟ هەمووی کە مەلا بانگێدا و لە سەر سفرە کۆ ئەبوونەوە هەموو عایلە کۆ بوو وەگیستانیە. ئێستا هەر کەس لە ماڵ خۆیەتی سێرەکرد مناڵێکت لەگەڵ نییە. وایاننا ئەمە یەک دوای ئەوەی کە نانەخورا ئەگەر هاوین بواە دەسەفرا بە شووتی خواردن. ڕاستە. دوای ئەوە ئیتر لە ماڵێکا کۆ ئەبوونەوە
وەکو شەوچرایەکیانە کرد یان کاڵەمستێنیانە کرد یان کەلاویانیانە کرد ئیتر یاری زۆر بوو دەستیانە کرد بە مەتەڵ و قسەی خۆش. یەکێ لە شتە خۆشەکانی ڕەمەزانی جارانیش ئەگەر هاوین بواە دانیشتن یان خەوی سەربان ڕاستەکەی لە سەربان جیاندا خستویتر کۆ بوونەوە هەر لەوێ ئەوەختە گڵۆ پیژەوەندە نەبوو زۆر زار لۆکسێکیاندانایان لە سەرباندانا بەڵام بەڕاستی خەڵک یەکتری خۆشەویست بەڕاستی خۆشەویستیە بوو بەڕاستی احترامە بوو بەڕاستی هەستە کرد ژیانە یانی گیرفانت بەتاڵ بوو بەڵام کۆمەڵ ئەخلاق و شتی جوانت ویستا گیرفانت پڕە بەڵام هیچ شتێ نابینی لەو جوانێ ڕاستە فەرموویدا لەسەر قسەکەی مامۆستا عەبدولجەبار ئەم هەمووکو ئەکادیمیەک و هەمووکو پەروەردەناسێکیش دەبا ئیتر کاتی ئەوە هاتووە بچین لە نزیکەوە گوێ لە خەم و خۆشیەکانی یەکتری بگرین با تۆزێ دوورکەوینەوە لە شاشەی مۆبایلەکانمان و شاشەی لاپتۆپ و شتی دروست کراوی تۆڕە کۆمەڵایەتی با جارێکی تر ڕۆحەکان بەیەکەوە ئاشناکەینەوە لە ئەم شەوە هەستین باوش بە یەکتریدا بکەینەوە ئامێز بۆ یەکتری بکەینەوە دەست خۆش بێ مامۆستا گیان سپاس بۆ زانیاریەکانت ماندوو نەبی جارێکی تر لێوە بچینە لای کاک خەبات خۆت کب کردووە و منیش هەک بەکەم زۆری پێە لەگەڵ تۆیە کاک خەبات نازان بڵێم وەکو شاعیرێک وەکو کەسایەتیەک وەکو دەنگخۆشیەک هەک بەکەت زۆری تێدایەتەوە سەرەتا پەیامی خۆت بگەێنە لە بەرنامەی شەوچرە و دای گفتوگۆکەین. سەرەتا دەستخۆشی لە ستافی جەنابت و تەلەڤیزۆنی کەرکووکەکەم و پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهانەکەم بە تایبەتی خەڵکی بە شەرەفی کەرکووک. بەڕاستی مامۆستا جەبار باز هەنێشتی زۆر گرنگی کرد. ئێمە ڕەمەزان جاران تەبعەن ئێستاکە هیچ ژیان گەورە بووە قورس بووە و شوێنی خۆشی و حەفلە و نادی و ئەو شتانە گەلێ زۆر بووە جاران خەڵکەکە خەڵکێکی بەسیط خۆشترین شت ئەوە بوو کە ئەم شەوی چوارچرا خڕەوا بوون چەند ماڵێک پێکەوە قسەی خۆش و گۆرانی خۆش و ئەو شتانە ئەگوترا و ڕەمەزان مانگێ بوو مانگێکی ڕاستە عیبادەت و ئەو بوو بەڵام نزیک بوونەوەی خەڵک لە یەک بوو وەکو مامۆستا جەبار ئاماژەی بۆ کرد جیران لەگەڵ جیرانە و ڕەحم هەبوو کە دانیشتی هەموو لە سفرەکە پێکەوە بوو ئێستا دانیشی کامەی ئەزیستە لێ دوورە لە هەندەرانە لە دەرەوەیە نەخۆشە طبعا جاران خەڵک ژیانێکی زۆر بەسیط بەڵام زۆر زۆر خۆش بوو سلەی ڕەحم هەبوو مانگی ڕەمەزان مانگێک بوو ئێمە وەکو بەم ناڵی ینی باسێکین و گەنجی زۆر لامان خۆش بوو لەبەر ئەوەی مانگی ڕەمەزان نێزیکی جەژنە بوو فەتێک مناسەباتی کوردی و خەڵکی ئەو وەختە خۆشترین ڕۆژلایەن جەژن بوو یعنی کە جەژنە هات خەڵک پێشمانگی خۆی بۆ حازرە کرد گەنجانی تر لەگەڵ باوک جلو بەرگە کڕیا و خواردن حازرەکرا و دایک ئەچوو ئەمان بینێ چون گوڵ ینی تۆم ناو سپی و ئەو شتانیانە کورد و کولیچە و یعنی ئەمە جاروا هەبوو گەنج بووین ینی وەک بڵێ مناڵکار بووین کە دایکوین ئەو وەختە 5-6 سینی کولیچە ئەکرا جامە فرن لە تەپە فرنێ هەبوو لەسەر لای فەحسی چاوەکە ئیستا لای سکەکە ئەچووینە وێنەنجا جاروا هەبوو تەبعەن ئێمە ئەمە نا من پۆڵای برام لە من گەورەتر بوو شەڕمان و لەسەر ئەوەی کێمان هین هێلکەکە لە کولیچەکە بدەین شەڕی ئەوە بوو. کاک خەبات تەنانەت ئەو کە جاران کە پیانەوت ناوکونۆکی جەژن ێسا پێڵێن چەرەزات ئەوەی جاران تەبعی ئەوە نەبوو تەنانەت حتا ئافرەتەکان ئەوەشیان ئامادە ئەکرد ینی نۆکەکە لە ناو ساج من ئەمبینی ئەیان برشان بەڵێ من کاک شێوران هەر بۆ ڕاستی من دایکم بەڕەحمەت بێ ئافرەتێکی زۆر گورج و ئازا بوو هەرچەندێ دەردەسەری زۆر بینی بەبوونەی ئێمەوە و هینی خەبات و ئەو شتانە فدایمەن ئیعترافی وێشتی بازار ناکرد خۆی و جیرانێکمان هەبوو ئەوش بەڕەحمەت بێ دەچوون لەو بەر لە قەڵا خۆیان تۆم سپی و تۆم کوولەگە و شتیەوە پاکەیان هێناوە ئەیان شوشت و لەسەر ساج و خوێوینی یعنی وا بە لەزەتیان کرد گەلێ فەرقی دەسڕەنگی بوون گەلێ لەوە خۆشتر و ئیتر خەڵکەکە وەختە کولیچە و ئەو تۆ مشتە بوو و ئەم وەک ئیستا نەبوو ئەم شتە تازانە و حەلەویات و پەقڵاوە و نازانچی ئەو شتانە بەڵام گەلێ خۆشتر بوو لە وەختە ئەو وەختە بەڕاستی حەزت بە تامی ژیانە کرد خەڵکێکی سادە بوو بەڵام ئەمڕۆ ڕۆژگارەکەەوە نەخورس و ناخۆش بووە خەڵک یعنی باوەڕت ببێ ئیستا کە جەژنە و شت دێ هەنێک کەس غەمبارە بێت چکوون خەڵکی نزیکت
لێ دوورە هیوادارین ئێمە ئینشاءڵڵا ئەم شەوتراوە ئەو شتانە کە لە پورانە ئێمە هیوادارین بزن نەکرێت چکن شتێکی زۆر چانە جاران خەڵک ئاوا لە دیوان خڕەوا بوون و خەڵکی گۆرانی و مەتەڵ و قسەی خۆش و یان خەڵک فێرە بوو لە گەورەکان چۆن قسە بکات چۆن شتێوە بکا و لەبان ئەوە شۆ ینی ئەوە شەوێک باسی خەڵک باسی ینی ژیانی حتا باسی ژیانی سیاسی طبعاً کورد هەر لە مەشەقەیە بووە لەوەتی هەبووینە بەڵام الحەمدوللا دوای 2023 خەڵکە کە تۆزە سەربەز بوو هەرچەندێ هەر کێشە و شت هەیە بەڵام هیوادارین چاکتر ببین و ڕەمەزانێکی پیرۆز و جەژنێکی پیرۆز لە هەموو خەڵکیان سپاس بۆ زانیاریەکانە بەڵام ئەمەوێ بچینە لای بەسەرهاتی خۆشی جەنابەت بەسەرهاتە زۆر لەلایە واللهی ئێمە مزگەوتەکە نزیکمان بوو جا کەسان ئێمە باوکم وەرە و مۆزەفی شەریکە بوو حاجی و مەلاژ و بەڵام بانگدان هەبوو و بەڵام ئێمە کابرا تر هەبوو ڕەحمان تەرەزانیان پێگوت بە ڕەحمەت بێ ئیتر جاروا هەبوو مسەجەلیان هێنا تۆ زانی قورعان لە مسەجل خۆشە و بانگدان و وەکەوەی مەسەن لە جاتی مەلا ئیتر ڕۆژە سوتفە کوڕەکەی نەیزانی بووە مەتەزیلە شریتێ نازم غەزالی تێکردووە ئەم شێنایە مزگەوت ئێمە چارەی بانگی سێدەکەن حەیاک بە حەیاک شەوە بە سەرهاتێکی زۆر زۆر هیم بوو دەستخۆشی لەگوڵکردن لەگەڵ جەنابتانە خۆشە ئەچمە لای هونەرمەندی خۆشەویستمان کاک حەسەن غەریب کاک حەسەن گیان زۆر بە خێربەی ماندوو نەبی زۆر سپاس مانگی ڕەمەزان تشت پیرۆز بێ مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیهان پیرۆز بێ هیوام وایە ئەم مانگا ببێتە مای خۆشی و شادی بۆ هەموو گەلی کورد و بە هەموو مسلمانەکان دەستەکانت خۆش بێت جارێکی تر ماندوو نەبی کاک حەسەن جاران شەوانی ڕەمەزان بە تایبەتی من ئەم پرسیارە بوو لە جەنابەتەکەم بە حکمی هونەرمەندێکی گەورەی لەم شارە دوای فتار دانیشتن هەبوو ئەوەی کە ئێمە خۆمان پێڵین دانیشتنی شەوانەی سینی و زەرف ئیتر برانی تورکمان پێڵین ئەگلەنجەی شەوانە ئەوە هەستت ناکرد ئەوانەی جاران لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکانەوە خۆشتر بوو یعنی قەرەباڵەختر بوو خەڵکانێکی بە تەمەن و بە ئەزموندا ئەنیشتن لەو شەوانە جەنابەت بەشداریت کردوە لەو شتانە ئەکید بەڵێ ئێمە ئەو کاتانە سەردەمی بڵێن هەرزەکاری منداڵ بووین ینی سەیری باوکو برای کارمانە کرد کە ئەو کاتی زۆر ماڵەکان کۆمەڵێک لە خزمەکان کۆبوونەوە لە ماڵێکە ترمیەوە و شتەیاندانە ئەو شۆ بە قسەی خۆش و نوکتە و زانیاری باش ئەوترا ئەیان مەسەن ئەمە چییە چیبە چییە گۆشتی خۆشە و مەلە چییە ئەبایە تۆش بزانایە زیاتر ئەم خەڵکە کۆ بۆزێ ئێمەش وەکو مندا گوێمانەگرت ئەم شتانە فێرە بووین ینی ئەو ماڵە وەکو بڵین دەستەکانت خۆش بێ کاک حەسەن گیان با بچینە لای باڵا گەردانی چاوە دۆک ئەستێرەی گەلاوێشە دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی یەکێ لە شعرە خۆشەکانی خوالی خۆشبوو سابری کە خوالی خۆشبوو حسێن عەلی کرێتی بە گۆرانی بایسە بە دەنگە خۆشەکەی کاک حەسەن غەریب بچینە لای ئەو گۆرانی فەرموو خۆشەویستم مەروە گویستم نامەی تازەت بۆ بنووسم خۆشەویستم هەروە گویستم نامەی تازەت بۆ بنووسم بەدکارات و ڕێی لێگردم ڕێی لێگردم ئەم جەزریان چی لە دەست دێ گەر گوڵەدار هەڵوەرێنێ ئەم جەزریان چی لە دەست دێ گەر گوڵەدار هەڵوەرێنێ خۆشەویستیم
هرميني هرميني باڵە گەردانی چاوبم وەگەستێرەی گالە وێژە باڵە گەردانی چاوبم وەگەستێرەی گالە وێژە دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێن ڕێژە دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێن ڕێژە من غافل بوم نمزاني باول تيري دلرزيم كمن غافل بوم نمزاني كمن يستاو كوش يارم كمن يستاو كوش يارم صدن كتر بهاوي زبالا گرداني تاوبم وقستيري قالاوي زبالا گردانی چاوبم وەگەستێرەی گالە وێژە دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێن ڕێژە لەبەر یەش و گرینی دڵ دەکەم گریانی بێحاسب لەبەر یەش و برینی دڵ دەکەم گریانی بێحاسب بەشێتم ناو دەبەن خەڵکی بەشێتم ناو دەبەن خەڵکی زەمانێ پێم دڵێن جێلە باڵە گەردانی چاوبم وەگەستێرەی گالە وێژە باڵە گەردانی چاوبم وەگەستێرەی گالە وێژە دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێن ڕێژە دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێن ڕێژە دەستەکانت خۆش بێ کاک حەسەنگیان زۆر سپاس گۆرانیەکی زۆر زۆر خۆش زۆر سپاس ماشەڵڵا دەنگیشت هەر وەک جاران ماوەتەوە من لە خزمەتان ڕاهێنانی سۆڵفێ جوشتیوە کاک حەسەن بەردەوامی بەڵێ ئێمە زیاتر شەوان دانیشتمان هەیە ئەوە زۆر باشە ئەو دانیشتنەوە کە دەنگەکان نەمرێ ئەوە زۆر باشە دەنگ وەکو ئامیری عودوایە ئەو ئەودا چەند نەریژەنی دەماڵەوە بێ وەتەرەکانی نەسبەکەی دابز ئەو قورگەش ئەگەر کاری پێنەگەی ئەگەر گۆرانی پێنەڵی حتمەنەتر ئەو تۆ نیشتان یاخوا گەروت هەروە زیێڕین و خۆش بێ جارێکی ترماندوو نەبی کاک حەسەنگیان ئەچمە لای سەلوەخان خات و سەلوە ماندوو نەبی ئەو کاتت باش ئەگەر مایکەکە لە تەنیشت خۆتەوە بەخێر بی بۆ بەرنامەی شەو چرا دەستخۆشیت لێکم بۆ ئەم بەرنامە خۆشە مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە مانگێکی غوفران و تاعاتە ئێمە زۆر پێمان خۆشە لە ڕەمەزان ژنان ماڵ پاکەکەین خواردن خۆش دروست دەکەین دەڕۆژ پێش جێژنە ئەچین بۆ بازار جاران قەدیم ئێمە خۆمان تۆم شامیمان دروستە کرد سوورمانە کرد لە ماڵ نۆکمان سوورە کرد لە بان ساچ خۆمان هەویر کولینچەمانە کرد بەڵێ جلمانە کری بۆ مناڵەکانمان سەلوەخان ئەم باس و خواسەی بەڕێزت بە دیاریکراوی کت و مت لە چی گەڕێکێ ئەکید یعنی مناڵی جەنابەت لە گەڕێک لە تەپە بووین لە تەپە گەڕێکی تەپە یەکێکە لەو گەڕەکانەی بە گەڕێکێکی ئەتوانین بڵێن شعبی بوو یعنی جاران وانە تەپەی مەلا عەبدوڵڵا باشە شتێک هەبوو پێش جەژنە تقریبا بە دەڕۆژێک ئاوە هەروەک خۆت فەرمووت ژنان لە ماڵەوە کۆ بوونەوە ئیتر کولی چەوشتیان دروست خۆمان هەویرمانە کرد کولینچەمان دروستە کرد ئەمان برد بۆ فرن جاران ئێمە فرن نەبوو لە ماڵ سووریکەین وایە ئەچوینە فرن دەرەوە ناو فڕنەکانت هیچ لە یاد ماوە کۆن ئەوانی تەپە وەڵڵاهی ناویان نەبوو وەختە بەڵێ ئەی کەسایەتەکان کە با بڵین ئیشرافیانە کرە سەر ئەو فڕنانە کەستان لە یادەوەکو ناو کەسایەتی وەڵڵاهی نایەتە بیرم کاک حەمید
بەڵێ ڕاستەکە کاک حەمید هەبوو اینجا ئەمە نۆرە بووانە مەسەڵەن ئەمڕۆ نۆرەی ماڵی ئێوەیە بۆیە هەموو ئافرەتەکان بە خۆبەخشی باتان بۆ ماڵ یارمەتیەکمانەدا هەمووی بەڵێ اینجا چی بۆ ئەو شتانە دروستانە کرد ئەو کولیچەمانە کرد ئیتر ئەچوین بازاریمانە کرد گۆشتمانە کڕی مریشکمانە کڕی بۆ جێژنە حازرمانە کرد جلمانە کڕی بۆ مناڵەکانمان کە جێژنەش بوو بەیانێکی باوکمانە چوو بۆ جامع ئەهاتەوە دەستمان ماچە کرد پارێدا بە هەمومان زۆر خۆش بوو یعنی ئێستا وەک جاران نییە ئیتر گەورەکان هەمووی ڕۆشتن ڕەوانیان شاد بێ دەست خۆش بێ جارێکی ترماندوو نەبی زۆر بەخێر بێ بۆ بەرنامی شەوچرا ئەگەر مایکەکە لە تەنیش خۆتەوە لەوە بچینە لای کاک فەرهاد حەمزە کاک فەرهاد گیان ماندوو نەبی هەربژی سپاس دەکەم و دەستخۆشی لێکم بۆ بەرنامەکەت هەربژی بە قوربان هەموو ساڵیان بەرنامەیە دووبارەکەی تۆ شتێکی چاکە بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک هەربژی بە قوربان ئێمە شۆ کەناڵ ئاسمانی کەرکووک بەڵێنتانە دێنێ هەمیشە درێغی ناکەین و لە خزمەت ئێوەی ئازیزە بین بەڵێ خۆشەویستی و احتراممان بۆ هونەرمەندی ئازیزمان کاک مەهدی شەفیق بڵێ ئەم ساڵ ئەومان لەگەڵ نییە شوێنەکەی دیارە احتراممان بۆ کاک مەهدی کاک فەرهاد گیان باسی جارانی تەپە یعنی ئەو مناڵی خۆت لەو گەڕەکە جیاوازی ڕەمەزان لەگەڵ ئەم ساڵ خۆ ئامادەکردن ئەو کاتەی ئێستا و جاران چۆن بوو سەرەتا بە بۆنەی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە پیرۆزبایی لە هەموو مسلمانانی کورد و عێراق و جیهان ئەەکەم بەو هیوایی بە مانگێکی خێر و خۆشی بگەڕێتەوە سەر هەموو لایەک بێگومان ڕەمەزان لە ئێستا و جاران زۆری فەرقا ئەو فەرقش بەهۆی ئەو پێشکەوتنە تەکنەلۆجیایەیە کە ئێستا هەروەها بەهۆی باشبوونی باری ئابووری خەڵکیشەوە دیسان ئەو جیاوازیە دروست بووە جاران باری ئابووری خەڵک باش نەبوو ئەو خواردنە زۆرە نەبوو کە ئێستا ئەخورێ کە ئێستا ڕۆژانە ئەو خواردنە ئەخورێ کە ڕەمەزانان ئەیخۆین بەڵام جاران تەنها لە ڕەمەزان ئەو خواردنانە ئەخوراوە بۆیە ڕەمەزان لە ڕووی خواردنەوە بە تایبەتی بۆ مناڵ چێژێکی زۆر تایبەتی هەبوو یەکێ لەو شتانە مەسەرەن پاقلەوە ئێستا هەموو کاتێک هەیە بەڵام ئەو کاتە بەس لە ڕەمەزانە ئەمان خوارد بەخوا یادەوەریەکم هەیە لەسەر پاقلاوە نازان بیژەرمەوەیان نەیژەرمەوە فەرموو دانیشتوینە و مەجلیسەکەمان خۆشە بیگەڕەوە ڕۆژ تەوان بە مزگەوت جاران بەس پیر زیاتر نوێژێ کرد مناڵ و گەنج بەس لە مانگ ڕەمەزانە مزگەوتەکە پڕەبوو لە مناڵ و گەنج وەک ئێستا نەبوو ئێستا گەنجیش نوێژەکە بەڵام جاران هەر زۆری پیر بوو نوێشکەرەکان بەڵێ ڕەمەزان ئەهات خاصەن دە ڕۆژی ئەخیر هەموو ڕۆژ پاقلەوە ئەهات ڕۆژێ لە ڕۆژانەکان پاقلەوەکانیان تەنها داهێنە چەند پیرێک و مناڵ هیچیان نەدا پێمان بەڵێ هەموو وەکو بوو بەمانگرتن کوڕێک هەبوو ئێستا ئەمری خوای کردووە نەماوە ناوی عەلی فەلافل بوو ڕەوانی شاد بێ وتی فەرهاد وەرە من پشتم دانم تو بڕۆ بام پشتم فیوز کارەباکە دەرکەین فیوز کارەباکەمان دەرکرد بوو بە یەک تاریکستانیە کەس هەر نعلی خۆی نادۆزیەوە ئەمە بۆ پاقلەوە ئارەوەڵا ئەو بە بۆنەی پاقلەوە یاخوا هەمیشە بەڵێ مزگەوتەکە بە تەنیشت ماڵمانەوە بوو ڕاستە هەروەها شتێتریشە بوو جاران ئێستا مناڵ هەمووی تا بەرەبەیان بە ئایپادەوە خەریکە بە ئایپاد و بە مۆبایلەوە ئێمە ئەو کاتە ئەخەوتین بەڵام کە پارشێومانە کرد ناخەوتینەوە کۆمەڵێ مناڵ بووین لە ناوگەڕەکە تۆپێنمانە کرد تا بەیانی تۆپێنمانە کرد لە ناوگەڕەکە خەڵکمانی زعازە کرد ڕاستە فەرمووی دەسەکانت خۆش بێ یاخوا هەمیشە یادەوەریەکانت هەروە خۆشی و شادی بێ ئەلێو بچینە لای مامۆستای بەڕێز مامۆستای گیانماندوو نەبی سپاس زۆر سپاس زۆر بەخێر بێ ناوی جەنابەت مەهدی کاک مەهدی گیان ئەگەر پیرۆزبایی خۆت بگەنی لە ڕێگەی بەرنامەی شەوچرا و هەر شتێک سەرنجێت تێبینیەکەت هەبێ لە خزمەتت داین پێچێکی زۆر سپاس بۆ مستافە جوانە سپاس بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە بۆی خەندەیەک خاتە سەر لێوی هەموو بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کەرکووک پێشێکی ئەم مانگەم پیرۆزی ڕەمەزانە پیرۆز بێ لە هەموو مسلمانانی جیهان بەگشتی و گەلی کورد بە تایبەتی هیواداریم ئەم ڕەمەزانە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو ملەتی کورد و هەموو جیهان دەستەکانت خۆش بێ کاک مەهدی گیان هەر لە درێژەی قسەکانت وە بزان بەسەر هاتێکی خۆشت لەلایە وڵا نکتەیەکە لەگەڵ ڕێزم بۆ مامۆستایانی بەڕێز خۆشمەند مامۆستا بوومە نکتەیەکە هەر بۆ خۆشی مامۆستایەک وانەی مێژوێڵێتەوە دەرس شەرحەکەوەمانە تەلەبەیەک داڵغی لێدا ئاگای لە هیچ نییە
یەکسەر تەباشیریشی بۆ هەڵەدا ئەڵێ قەڵای خەیبەر شێگرتی و قاپێکەشکان چوە ژوورەوە تە لە بەگەر دەسەکە بە گریان و ئەڵێ مامەسا بەخوا ئاگا خەبەرم لێ نییە ئەچێت بۆ ئیدارە بۆ مامۆسایکی ڕەفیق ێژێڵێتەوە تەلەبەیەک داڵغی لێداوە منیش پێم گوتۆ قەڵای خەبەر شێشکانی چۆ ژوور دەستی کرد گریان ئەڵێ ئاگام لێ نییە مامۆساکەش ئەڵێ وەڵڵاهی ئەو تەلەبەی من بیناسم کوڕێکی زۆر فەقیر و ئەدەبە قەنەعەت ناکەم ئەو شکانی بێتی ئیتر ئەچێت ئەمە بۆ مدیرە ژێڕێتەوە ئەڵێ تەلەبەیەک ئاها داڵغی لێداوە پێم وتومە قەڵای خەبەر شێگرتوتی دەستی کرۆ دەگریان و توێتی من هینم نەکردووە نەفشکانوە بۆ مامۆستا فڵان کەسم جێڕاوەتەوە مامۆساش توێتی وەڵای تەلەبەیەکی مؤەدەب و فەقیرە ئاگای قەنەعەت ناکەم ئەمەی کردبێ مدیرەکەش ئەڵێ کاکە مەی گەرە هەرە بەخوا قابێکە خۆمان چاشەکەین و تەربێش تێمەگەیەنە دەستەکانت خۆشەوە قڕان هەربژی ئەزیزەکەم بەردەوامین خۆشەویستان لەسەر پێشکەشکردنی بەرنامەکەمان دەچمە لای هونەرمەندی ئازیزمان کاک حەسەن باوکی ئاوەدان کاک حەسەن پێم بڵێ کاکە ئاوەدان گەورە بووە ئەگەر نەدوو تا ئاوەدان تو ڕەبوویستە لە ماڵەوە تەماشاکای خۆشەویستی و ڕێزمان بۆ براژنی ئازیزیشمان کاکە ئاوەدان گەورە بووە بەڵێ شەڕمان لەگەڵا وای یاخوا لە سایە و سێبەری هەردووکتان گەورە بێ و بەختەوەر بێ ئیشەڵڵا کاک حەسەن گیان با بچینە لای بەرهەمێکی تر بە دەنگی جەنابەت چەند ساڵە بێ منە سەرخۆی هەڵگرد و ڕۆیی لەم شارەدا بێ منە سەرخۆی هەڵگرد و ڕۆیی لەم شارەدا بێ منە چاقمەق لێدا چراکەم هەڵ نەکردووە چاقمەق لێدا چراکەم هەڵ نەکردووە کەوشم بۆ یارکردی بوو تایەکیم ون کردووە کەوشم بۆ یارکردی بوو تایەکیم ون کردووە کواماڵی جان کواماڵی دەرد و جەفای کواماڵی کواماڵی جان کواماڵی دەرد و جەفای کواماڵی توخوا ئێوە پێم بڵێن ئەو نازدارە کواماڵی خەڵکی کارکوک پێم بڵێن ئەو یارەی من کواماڵی چاقمەق لێدا چراکەم هەڵ نەکردووە چاقمەق لێدا چراکەم هەڵ نەکردووە کەوشم بۆ یارکردی بوو تایەکیم ون کردووە کەوشم بۆ یارکردی بوو تایەکیم ون کردووە بیری دێ ئاوی خوارد لە بیری دێ بیری دێ لە بیری دێ ئاوی خوارد لە بیری دێ دەستە و پەنجەی پاک شۆری ئەو یارەی منە بیری دێ دەستە و پەنجەی پاک شۆری ئەو یارەی منە بیری دێ چاقمەق لێدا چراکەم هەڵ نەکردووە چاقمەق لێدا چراکەم هەڵ نەکردووە
خوشم بۆ یارکردی بۆ تایەکیم ون کردووە کەوشم بۆ یارکردی بۆ تایەکیم ون کردووە دەستەکانت خۆش بێ کاک حەسەنگیان سپاس دەکەم. گۆرانێکی زۆر زۆر خۆش ئەمە پێش گۆرانێکە لە یادمان نەبوو ئاماژەمان بە ئاواز و هەنراوەکەی نەکرد ئەمە گۆرانی ئەمە نایت گۆرانی مامۆستا حەسەن زیرەکە بەڵێ خوالی خۆش بێ بەڵام من کۆپلەکانی بڵین دووەم و سێم و چوارم لە شعری خۆمە جیناسە دوومان ناداتەوە جانە بێ منە جان بێ منە بێ منە یعنی دوومان نادا دوومان نادە ڕاستەوە پێڵێن جیناس لە بیری دێ ڕاست. لە بیری دێ ینی باسی بیر ئەکا و لە بیریشی دێ ڕاستە ئەوە هەندێکم ئەوە ڕاستە دەستەکانت خۆش بێ هیوادارم بەدڵتان بێ بەگوما بە دڵمانە دەستەکانت خۆش بێت جارێکی ترماندونەبی کاک حەسەنگیان چاوەکەم زانیوتە بۆچی خەو لە چاوم ناکەوێ چاوەکەم زانیوتە بۆچی خەو لە چاوم ناکەوێ چونکە من پێشخزمەتم چونکە من پێشخزمەتم پێشخزمەتان نانون شەوێ ڕۆژ و شەو دایم لەبەر دیدی خەیاڵم حازری ڕۆژ و شەو دایم لەبەر دیدی خەیاڵم حازری سا چ فەرقی هەیە بۆ من ئیتر ئێرە یا ئەوێ بەس نییە لێرە دەوێرم جارجارە باست بکەم بەس نییە لێرە دەوێرم جارجارە باست بکەم نەم دەوێرە قەت لەبەر ئەغیار باست بکەم لەوێ عەقڵ و هۆشم داوە بە تۆ لیشی ئەتۆرەی ماڵ وێران عەقڵ و هۆشم داوە بە تۆ لیشی ئەتۆرەی ماڵ وێران دەوڵەتێکی مفت و بێساحیبە بۆچی ناتەوێ سڵاو لە شاعری گەورەی گەلەکەمان کوردی خۆشەویستان و ئازیزان بۆ شەوچەرەی ئەم شەومان بە هەمان شێوە شاعیرێکی زۆر ئازیزمان لەگەڵە ئەویش کاکە ڕێبوار سەراب زەنگەنە دەچینە لای شاعیری ئازیزمان کاک ڕێبوار ماندوونەبی زۆر بەخێربی سپاس بۆ خۆت و ستافە جوانەکەتان و دەستخۆشتان لێکم بەم کارە جوانە هەڵساون ئەمە ڕۆحێکی دەتەوەیە و سپاسێ و میوان ئازیزان ناکەن کە لێرە وەک یەک خێزان کۆبوونێت دەستەکانت خۆش بێ کاک ڕێبوارگیان جەنابەت هەم شاعیر هەم نووسەر ئەم ڕۆژنامە نووس هەک بەکەت زۆری تێدایە بەڵام ئەم شەو وەکو شاعیرێک گفتوگۆ ئەەکەین لەگەڵ جەنابەت سەرەتای ئەزمموی شعری لە لای ڕێبوار زەنگەنە یاخود سەراب چۆن دەستی پێ کرد بەڵێ من هەر لە متەوەستەوە متەوەستێر سالە بووین لە شۆرجام هەر بەختصار ینی لەو کاتەوە من طبعا کاکی ڕەحمەتیم زۆر کوردۆست و لە بەجای سیاسەیە تەسیراتی ئەو گۆرانیە کڕی و ئەیهێنای و من بە دوایان خوێندەوە خۆشی ڕۆڵی هەبوو لە پێگەیاندوانی شاد ئیتر هێوای شۆژ من مناسباتە بوو مامۆستامانە بوو تر من قەسیدەمە خوێندەوە قەسیدەمە خوێندەوە وتیانیانی تۆ کوردیەکەت باشە و کاتانە دیراسەمانەمی عاربی بوو ئیتر مامۆستامان نەبوو مامۆستا ڕەشید خەڵکی حوڕیە بوو مامۆ ڕەشید جاف ئەو زیاد پەروەردەی کردم و ئەو کاتە کاک فەلەح سەلاح کەسیستە کەسێتێکی سیاسیە لەگەڵ ئەوە زۆر برادەر بووین لەگەڵ کاک فەلەحا زۆر باخی پێمدا ڕەشید جاف ئیتر لەوێەوە زۆر جار قەسیدە و شتم ئەخوێندەوە ئیتر ئەمە لەم تۆستەوە تر کە گەیشتە ئەعدادی ئەوە شۆش خۆم هینی نووسینمە بوو دکتۆر ئازاد عەبدولواحید کەریم کە ئێستا مەسئولی پەروەردەی کوردیە پەروەردەی کوردیە لە زانکۆ لە شۆریجە ڕۆڵی زۆری هەبووی تر فێری کرد وەکو گەنجێک چۆن دەست پێ بکەم و سەرەتا بە کێشەکانی پەنجا چکە زۆربەی کێشی پەنجا ئەوە کاک حەسەن هونەرمەندێکی گەورەی مەسەڵ گۆرانی ئەبێ کێشەی پەنجەت لەگەڵی قاموسیکە بێ کاک ڕێبواریان سەراب بە شێوێ حەز پێ ئاوە مانگتەکەم ئەوە ناوە شعریەکەتە
بە بەراورد لەگەڵ گەنجانی هاوتەمەنی خۆتا جەنابەت زۆر زوو دەرکەوتی یعنی لە ماوەیەکی زۆر کورتا شعرەکانت کرا بە گۆرانی لەلایەن گۆرانی بێژانە یەکەم بەرهەمی شعری چاپکراوت ساڵی چەند بوو؟ ساڵی 2000 بوو ئێوارە سەرابیەکان بەڵێ کە ئەم کتێبەیە ئەگەر برایان هاوکاریمان بکەن برانی کامێرا ئەوە یەکەم بەرهەمی جەنابەت بوو بەڵێ ئیتر ئەوە دەنگدانەوەی کاتی خۆی دەنگدانەوەیکی زۆر من ئاگدار بووم هونەرمەندانی زۆر شعرەکانی جەنابتیان کرد بە گۆرانی تاکو ئێستا چەند بەرهەمی چاپکراوت هەیە؟ زیاتر شعر گۆرانەکان لانێ ئەڤینایە ئەوە زیاتر شعری تایبەتە بە گۆرانی لێرە زیاتر با بڵین بابەتە نەتەوەیەکانە و ئەمە زۆر ئەستور بوو کە بردیانە ڕقابە لیان دەرکرد چکەمی بە لە کەرکووک بووین بڵێ لیان دەرەکرد ئەمە نەتەنە تۆزێکیان بۆتە ناوەردیان چاپیکە ڕاستە فەرمووی ئەمە لە حساب خۆمان چاپان ئێستا ڕێبوار زەنگەنە چی بەسەر هات ئەو ناوە جوانی دنیای شعر کو ئێستاشتە شعریەکانت کو بەرهەم بەردەوامی بەڵام ئێستا من ڕۆڵێکی ئیداری زیاترە بینم ئێستا من خزمەکاریەکێتی نووسەرانی کەرکووکم ینی سەرۆکی لقی کەرکووکێتی نووسەرانی کوردم لێرە منە بێ ڕوویامە بێ بۆ ئەدیب ژیانی ئەدیب ئیبداعی ئەدیب من وا 3 ساڵە ئیتر ئەوەی توانی بێتم خزمەتمان کردو آخر چالاکیشم مەسەلەن سوپاسی لێرە و سوپاسی دکتۆر خالید سەلام شوانی یەکەم مەسەن وەفدێکی باش نووسەرامان بردمانە بەغدا و لەوێ هەم بەشداری مەعرەزمان کرد و هەم کۆمەڵە شوێنی متەنەبی وەنێ چالاکیمان کرد یعنی قەزدم ئەوەیە کە من بەردەوام بەڵام ئێستا زیاتر لە خزمەتی ئەدیب و نووسەرەکانتە مەوزوعی شعری گۆرانی ئەوە کاک حەسەن یعنی لێرەیە ئێمە کاتی خۆی ئەگە بوارە بێت هە بەختصار کاتی خۆی ئێمە مەسەن بەردەوام لە قەسر کەرکووک بووم گەنجێ بووم ئەوە کاگارازی لێرەیە ڕاستەکەی ئێمە ئەو پەیوەندیە زۆر گرنگە جاران هەستمە کرد شاعیران و هونەرمەندان وەکو ڕوح هاوتەری بیەک بوون لە یەکتریتی ئەگەشن بوو ئەم پەرتەوازەی ئێستا دروست بووە ئێمە ئەو کاتە یعنی بە کورتی و بە پوختی ئەو کاتە ئێمە خۆمان ئەدەبێکی مقاومەمان دروست کرد فەنێکی مقاومە دروست بوو مەسەن کاک حەسەن ڕائیدی ئەو حرەکەیە ئەو کاک عەلی زەنگەنە و کاک مستەفا ڕەوف و کاکانی تر طبعا کاک حەسەن وەکو ئستۆدیۆیەک شیە بوو شوێنی ملتەقای ئێمەش بوو ئەدیبان سەرمەشقی هەموو هونەرمە یارمەتی هەموویانیدا کاک حەسەن یارمەتی هەموویان هێندەی سندیکایەک کاک حەسەن خۆی ناکرێ خۆی لە ڕوانشت بڵێ کاک حەسەن چکە خۆی لە عایلەیەکی کوردەواری و نەتەوەی هەژار پەروەردە بوو ئەو کاتێش کە وەزع مادیشی باشوو هاوکاری زۆربەی شاعران و سەران شیانەت هاوکاری فیلمەکان و تەمسیل زۆر من شاعیر هەبوو ینی ناکرێ مەسەن لە ڕووی مادیەوەی نەبوو بەردەوام کاک حەسەن من فەخر و شانازی بۆ مێژووەڵێم گیرفانی نەبوو حەسەن غەریب گیرفانی نەبوو چی ئیشێک لەو ئستۆدیۆیە ینی دەوڵەمەند نەبوو ئەوەی هەبوو ئەیداوە ناخواردن بە ئێمە بۆ شتانە ئەمە ناکرێت زیاد بڕوینە سەری ئێمە خۆمان لە ناوێکە مەسەلەن ڕەحمەتی کاکژان شێوا و ستا ڕەحمەت عەبدوڕەحمان من ئێمە زیاتر ئەم 3 کەسە قەسیدەمان بەرزنجی بەڵێ مامۆستا بورهان بەرزنجی ئیتر کۆمەڵێک گۆرانی بێژی باشمانە بوو سەرا ئەوە کەرکووک لە شتێکە کاک شێروان باشترین عازف لە کەرکووکای مامان بوو مەسە ئێستا کەەوە کەناڵی کورسادە کاک نەوزاتەوە ئاراز ڕفعەتە بەڵێ شێرکۆی ئەڤینە و کۆمەڵە خەڵکترە بەڵێ ینی عازیفی باشمانە بوو ئەم عازفانە ڕۆڵیانە بوو لە مەسایلی مەقامزان شێخ مەجید شێخ نەجیب پالەبانی خوا ئافریکا ئەو کۆمەڵێ ئەوانە هەبوو ئیتر کاک حەسەن خۆشی مەدرسێ بوو لە مەقام گەنجەکانی فێرە کرد و توانیمان ئەو حرەکە بکەین یعنی ئەو کاتە دعم و شدەم و خۆمان وەکو ڕۆحێکی نەتەوەیمان کرد بەڵام بەداخەوە یعنی دوایەوە وەک پێویستین بەڵێ لەگەڵ کاکردووە کاکی سۆر ماڵانمان نەگەڕان ئەوەی بەهرەدار وایە ئەوەی شتێوە شەوێ چوومانە خزمەتی شێخ مەجید تاڵبانی کە باسی لە شعرەکانی کرد کە چۆن شعری داوە بە هونەرمەندی خوا لێ خۆر و سڵاح داودا ڕاست دەستان خۆش بێ کاک ڕێبوارگیان هەر بوو ئەوەی لە یادشم ناچێت جەنابەت
ئەندامێکی تیپی شانۆی ئاشتی بووی و لە تەمسیلی بێ هیوا مشێت نیم و هیوا نامرێ هیوان نامرێ خۆشەویستیمان بۆ تەواوی ئەندامانی تیپی شانۆی ئاشتی با بە هاوکاری ئەو برا مۆزیسیانە بچینە لای چەند شعرێ بە دەنگی جەنابەت فەرموو. حەمە گوڵناس لە شۆریجەی شاری کەرکووک چەندین ساڵە چاخانەیەک ئەژێ و ئەژێ خەڵک پێ ئەڵێن حەمە گوڵناز. لە شۆریجەی شاری کەرکووک چەندین ساڵە چاخانەیەک ئەژێ و ئەژێ خەڵک پێی ئەڵێن حەمە گوڵناز. ڕدێنی ئەم چاخانەیە سپی نابێ و هیچ کاتێکیش دەستی لە شەکەتا نابزوێت و گوڵە مەجلیسی ئەم جێگایە قەت پیر نابێ. ڕدێنی ئەم چاخانەیە سپی نابێ و هیچ کاتێکیش دەستی لە شەکەتا نابزوێت و گوڵە مەجلیسی ئەم جێگایە قەت پیر نابێ. لێرە زوڕنا لێرە دەهۆڵ لەدایک بوو، لێرە خاوکەر و خورشیدی و ئەڵاوەیسی بەدەماودەم لە هەناسەی بارامەوە هاتنە هاوار. لێرە زوڕنا لێرە دەهۆڵ لەدایک بوو، لێرە خاوکەر و خورشیدی و هەڵاوەیسی بەدەماودەم لە هەناسەی بارامەوە هاتنە هاوار. بەڵێ ئێستا لێرەدا لە نسەی ئەم چاخانەدا سڵاح داودە و فایق داودە و ئەحمەد داودە بوونەتە بە گوڵە مەجلیس و نەغمەی خۆشی بە بەرمۆدای ئەم کەونەدا دابەش دەکەن. دەستەکانت خۆش بێ کاک ڕێبوارگیان بەڕاستی تابلۆیەکی زۆر جوانی سەلاح داودا هەر وەک چۆن شێوەکاریەک تۆ بە شعر نمایشت کرد. ئێستا حەزەکەم چینە لای پارچە شعرێکی تر عین بەس ئەفو یەک لە حەزێکی وجود طبعا کاک شێرکۆ بێکەس خوا عەفوی کە ئەم کتێبم بۆی برد ڕوحی شاد بێ. کاک شێرکۆ بخۆشمە زۆر متاسرم بە کاک شێرکۆ. کاک شێرکۆ کە چوومە لای کتێبەکەم داپی خوێندێ و شتانە وتم شتێکی تەیە لە ئاخرەکەیەتی ترکەینی سەری کرد و تێڵا کسێکی حەمە گوڵناس من ئەزانم هەنێ زکرەیاتی کاک شێرکۆ هەبوو لەوێ. مۆزوعەکەیە یعنی حەز داکەم بچمە سەری. کاک شێرکۆ بۆ کارێکی خێر چەندین جار هاتوو بۆ شۆرجە. لە شۆرجە چاوەڕێی حەدەسەکەی وابوو، چاوەڕێی ماڵێکی کرد کە دیارە ڕەبتی بە ژیانی نووسەرێکەوە هەیە، حەز داکەمی بکەم. تر کاک شێرکۆ ئاگدار بووم بۆ میانی گێڕا کاک شێرکۆ لە چاخانەکەدا چاوەڕێی ئەوەیە کرد تا ئەو کەسە مۆزە بوو باتاتەوە بچاتە سەردانی ئەوی بکردا. جا کاک شێرکۆ باسی ئەوەی بۆ کردم من باسم کوتی بەڵێ وایە. دواتریش کاکاردۆشوانی ئاگدارە ئێستا کایکێک لە شانۆکارەکانی شارەکە کە کتێبێکی پیاە لە دارسیە و کە کاکاردۆ چوبوو وەلای باسی ئەمەی کەم کتێبەی کردبوو پیاگ لە دارسیێشی بە کاکاردۆیە کاک شێرکۆی ڕەحمەتی ناردەوە بووم. دەستەکانت خۆشێ بۆ خۆی ئەوە میدالەیەکی ڕێزلێنانە شاعری گەورە شێرکۆ بێکەس بەو شێوێ لە جەنابەتی ڕوانیوە. کاک ڕێبوارگیان بچین لای شعری دۆمت فەرموو. تا کات بێڵینەوە هەر قسیدێکی کورد ئەمە عاشقە قسیدێکی کوردای خوێن و فەرموو بە قوربان. ڕاست دڵتم بەرێ و لە هیچ درکێ تۆ مەترسا، دڵتم بەرێ و
لە هیچ دەرکێ تۆ مەترسا ڕوحتم بەرێ و لەسەر جەستەم ناوی شیرینی خۆت بنووسا بەڵێنێ بخە خوێنمەوە لێوێکت با کانی وشکی ڕوحی من بێت دڵتم بەرێ و لە هیچ دەرکێ تۆ مەترسا ڕوحتم بەرێ و لەسەر جەستەم ناوی شیرینی خۆت بنووسا بەڵێنێ بخە خوێنمەوە لێوێکت با کانی وشکی ڕوحی من بێت چاوێکت با هەموو ڕووناکی ژینی من بێ تۆ خەمم بە تۆ خەمم بە منیش لە بری حرفی سەراب دڵمت بۆ دەخەمە ڕستەی عشقی نەرمی ئەبەدیەوە زۆر زۆر سپاس دەسەکانت خۆش بێ کاک ڕێوەرگیان یاخوا هەمیشە بەرهەمەکانت هەروە ڕووگەش و جوان بێ و بەو ئومێدەم چاپی تازەی شتەکانیش لە جەنابدەوە ببینی زۆر زۆر سپاس ئینشاءڵڵا دەسەکان خۆشماندوو نەبی جارێتر بە قوربان خۆشەویستان و ئازیزانم درێژە بە بەرنامەی شەوچەرە ئەدەین و دوای ئەم گۆرانیە ئەگەڕێینەوە لاتان چاوەڕوانمان من چەند ساڵ بە تیری گیانە عشقت ڕەنجەڕۆم ئەرێ چەند ساڵ بە تیری گیانە عشقت ڕەنجەڕۆم ئەرێوا لە داخت گیانە بەردەکەم دەڕۆم ئەرێوا لە داخت گیانە بەردەکەم دەڕۆم ئەرێ بە ناز گیان بە ناز کچێ بێ ناز کردیم ئەرێ بە ناز گیان بە ناز کچێ بێ ناز کردیم ئەرێ مناڵی دوێنێم گیانە تۆ پیر کردیم ئەرێ مناڵی دوێنێم گیانە تۆ پیر کردم گیانە تۆ پیر کردم دڵداری خۆشە نازەنین دڵ مەشکێنە دڵداری خۆشە نازەنین دڵ مەشکێنە تەنیە هیوای من عزیزم تۆ بووی لە ژینە تەنیە هیوای من عزیزم تۆ بووی لە ژینە ئێستا لەسەر چی چاوجوان لێم چووی بەقینە ئێستا لەسەر چی نازەنین لێم چووی بەقینە ئەی دەبێنە بێنە عزیزم دەمەکە و بێنە هەی بێنە بێنە عزیزم دەمەکە و بێنە دڵداری خۆشە نازەنین دڵم مەشکێنە دڵداری خۆشە باوانم دڵم مەشکێنە تخوا پێم بڵێ نازەنین چیت لە من دیوە تخوا پێم بڵێ نازەنین چیت لە من دیوە لەسەر چی ڕۆیشتی بێوەفا دڵ گۆڕیوە لەسەر چی ڕۆیشتی عزیزم دڵ گۆڕی ئەرە دەبێنە بێنە عزیزم دەمەکەت بێنە هەی بێنە بێنە باوانم دەمەکەت بێنە دڵداری خۆشە نازەنین دڵ مەشکێنە دڵداری خۆشە باوانم دڵ مەشکێنە. خۆشەویستان و بەڕێزانی بەرنامەی شەوچەرە بەردەوامین لەگەڵتان لە سەر بڕگەکانی بەرنامەکەمان و ئێستا ئەچینە لایەکێکی تر لە میوانانە کاک جەبەر مامۆستاگیان بەخێر بێ سپاس دەکەم جیوی ماندوو نەبی
خۆش بیاخۆ سەرەتا پەیامی خۆت لە بەرنامەی شەوچەرە و دواییوە بزانم هەندێ بە سەرهاتی خۆشت هەیە فەرموو یەکوانێکەکەوێتی دەی فەرموو پێشێکی مانجی ڕمەزان پیرۆزەکەم لەگەلانی جیهان بەگشتی و گەلی کوردی بە تایبەتی هیوادارم ئەمساڵ بێتە مای خۆشی و بەختەوەری بۆ گەلەکەمان بەڵێ با بچینە لای ئەو بەسەرهاتە بزانە چیت ئامادە کردووە ئەم شەو بۆمان والله ئێوە بەسەرهاتێکی حەقیقیە بەڵام سێتە قەلبی نوکتەوە دەی فەرموو هەر لە کۆڵانی خۆمان لە تەپا لە خواری ماڵمانەوە مادێکی مەسیحی بە کوڕێکیانە منای دەنخا بوو دەنخا ئەوان لە ساڵانە لە سەری ساڵ دانیشن بەڵێ طبعا هەتا بەیانێتر بە پێی عادات و نەریتی ئەوان زیاتر خواردنەوەشتان دەتەمە حرام نییە باوان ئەتیادێ ئەگەر لای مەتۆڵی حرام بێت ئەو بۆ بەیانی کە سەری ساڵ بۆ بەیانی خۆی هات قسەکەمان بۆکە وتی شەو مامە میوانمان بوو لە ماڵی ئەمان باوکی وتی دێ خواردیانەوە و ئەوە بوو سعات یەک وتی مامەم وتی ئەڕۆمەوە بەڵێ وتی باشە خەیناکە باوکمتی چۆنی لەمەوە ڕەوان دەکەم بەڵێ لە تەپەور تقریبانەوان لە شارە تکساسی پێڵێن لە ئەڵماس بەڵێ شارە تکساس پێڵێن ئەڵماس لێ ماڵی وتی باوکم چوە ئەوی ڕەوان کرد کە گەیشتایە باوکمەوێ بێتەوە وتی من چۆن بیێڵم تۆ بە تەنیا بگەڕیتەوە ڕەوان دەکەم ئەوی ڕەوانە وتی وەلحاصل تا سعات وتی من خەوم لێکەوت لای سعات حوت هەڵسام هەرچیان خەوتونە نازانمەتر ئەمە تاکەی یەکتریان ڕەوان کردووە نازانم دەستەکانت خۆش بێ مامۆستاگیان جارێک ترماندوو نەبی ئەگەر بچینە لای مامۆستا پەیامی خۆتان بگێنن لە بەرنامەی شەوچەرەوە ناوی جەنابەت کاک عومەرگیان پیرۆزبایی خۆت بنێرە لە ڕێگەی کەناڵ ئاسمانی مانگی ڕەمەزان لە هەموو موسڵمانانی جیهان ئەەکەم بە تایبەتی گەلی کورد و بە تایبەتی شاری کەرکووک کاک حەسەنگیان ئێستا با بچینە لای یەکێک لە گۆرانیەکانت کە پەشیمانم کە زۆربەی کەرکووکیەکان یادەوەری خۆشمان لەگەڵ ئەم گۆرانیە هەیە سەبە هاوکاری برانی مۆزیسیان با بچینە لای گۆرانی لە خزمەتانم فەرموو بە قوربان شوالە دڵمە بەجێمە و پەشیمانم ئەنێ منگاو بۆ ژیانم سەرندەدەم کە ناتوانم هەزار خۆزگای شوالە دڵمە بەجێمە و پەشیمانم 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 ژیان دڵداریە لاستی من بۆ کۆچیک پەشیمانم پەشیمانم
پشیمانه دست در تو خوشی و شادی بفیرو تو تازه رویش لدست در تو خوشی و شادی بفیرو تو اوی که خوم لدل ما بو خیال بو لقلباتو اوی که خوم لدل ما بو خیال بو لقلباتو پشیمانه 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 دەستەکانت خۆش بێ کاک حەسەنگیان گۆرانێکی زۆر زۆر بەتام زۆر بەمانت گەڕانەوە ساڵانی نەوەتەکان بەڵام حەزم کرد بزانم بۆی لای بینەرانیشمان ئاشناوی ئەم گۆرانیە زۆر یەکێکە لە گۆرانیەکان کە کاتی خۆی دەنگدانەوەیکی زۆری کرد ئەمە ئاواز و هەنراوی کێیە یەکەم جار لەکوێ تۆمارت کرد ئاوازەکەی خۆمە شعرەکە هیما موسانورەدین جافە مامەستانەوەی کۆپلەی ئاخیری شعرەکە و خۆم ئیزافەم کردو ساڵ چەند بوو تۆمارت کرد 93 وابزان هەر لە کاسێت 93 دابەزی کاری کلیپوشتەکەی چۆن لە تەلەڤیزۆن کەرکک من ئەو کاتە ئەو بەرهەمە تۆمارکردنی دەنگەکە چوومە بەغا بەڵێ لەوێ ئستۆدیەکە بوو تۆمارگای ڕوات بەڵێ باشترین تەقەنی هەبوو ئەو سەردەمە لەوێ مەجموعەیە گۆرانیم تۆمار کرد هاتینەوە کەرکوو ئەو کاتە سی دوشتیوان نەبوو تێبوو تێبەکەم نرد بۆ تەلەڤیزۆن گویان لێگر بە دڵیان بوو وتیان خۆت ئامادەکە ئێمە ڕۆژێکت بۆ دابینەکەین کە گۆرانەکە تۆمار بکەین ڕاستەکەی دوایی کاری وێنەگرتنەکەی هەر لە تەلەڤیزۆنی کەرکوو لە دەرەوەی بڵێن ستۆدیۆ بوو ڕاستەکەی یادگارێکی خۆشە دەست خۆش بێ کاک حەسەنگیان ئومێد دەکەم هەمیشە تەمەند درێژبی ساغ و سەلامەتی عەزیزەکەم بەڕێزان و خۆشەویستان بەردەوامین لە سەر پێشکەشکردنی بەرنامەی شەوچەرا ئەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانمان ئەویش بڕگەی مەتەڵی کوردەواریە دیارە بۆ ئەم شەویش مەتەڵێکمان ئامادەیە ئەچمە لای ئەو گەنجە خۆشەویستانە کە دەمێکە سەرقاڵی یاری کڵاوێنن سڵاوتان لێ بێمان دوو نەبن بە ئەلێرەوە لە تەک ئەم دوو کیژە جوانە دانیشین ئەی ماشەڵڵا زۆر بەخێر بێن جارێ با سەرەتا بزانم ئەم کچە جوانە ناوی چییە؟ ناو شاریە شاریە ماشەڵڵا ناوەکە خۆشە ئەی تۆ کچە جوان ناو چییە؟ وەی ماشەڵڵا کە جوانە شاریەخان ئەمە کێ بۆی دروست کردووی کڵاوەکەی سەر زۆر کوردەواری و جوانە شاڵێک شت کردووە حەز بەجلی کوردی هەیە؟ بەڵێ دەستەکانت خۆش بێ مامۆستای گیان بەخێر بێن زۆر سپاس سپاس دەکەین بەڕێز سەرەتا پەیامی خۆتان بگێنن لە بەرنامەی شەوچەرەوە بەبنی مانگ سپاسان دەکەین بۆ ئەم ئەرکەی کێشاتان بەڵێ ئێمە سپاسی تەلەڤیزۆنی کەرکووکەکەین هەر بژی بە قوربان ناڵی کەرکووک جارێکی تر بەخێر بێنێکی خۆشتان بۆ ئێمە ڕستکان ئێمە زۆرمان پێ خۆش بوو خۆشحاڵ لە خۆشی دابن بە قوربان سەرفرازبی ناوی جەنابەت خورشید کاک خورشید ئێمە مەتەڵێکمان ئامادەیە مەتەڵێکی کوردەواریە بزانین ئەو شتە چییە مەبەست لەو شتە چییە مەتەڵێکە بزانین کی ئەزانێ ئەڵەیە پڕچنگێکە هەنار نییە پڕچنگێکە هەنار نییە لە ناو قەفەسە بولبول نییە باشە پڕچنگێکە هەنار نییە لە ناو قەفەسە بولبول نییە قرار ئەدا قازی نییە ئەمر ئەکا حاکم نییە ئەو شتە چییە بیری لێ بکەرەوە و بۆشت دووبارە ئەەکەمەوە پڕچنگێکە هەنار نییە لە ناو قەفەسە بولبول نییە قرار ئەدا قازی نییە ئەمر ئەکا حاکم نییە
دڵە بەڵێ تۆڵی چی کاکە ئاگە دێ و مایکەمەم دەرێ ناوت عزیزی براو کاک عزیز تۆ ئەڵی چی بۆ مەتەڵەکەمان دڵە ئەو برایانی تر کەس بەشداریەکە لەگەڵمان دڵە باشە چەپڵێ بۆ خۆتان لێدەن دەستان خۆش بێ بە دڵنیاییەوە مەبەست لەو شتە دڵە پرچنگێکە هەنار نییە لە ناو قەفەزدایە بولبول نییە قەرار ئەدا قازینیە و ئەمریش ئەگا حاکم نییە دیارە دڵە دەستان خۆش بێ بەردەوام بن لە یاریەکانتان خۆشەویستان و ئازیزان بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک حەزمانە کرد زیاتر لەگەڵ ئەم میوانە خۆشەویستانە بەردەوام بین دیارە هەریەکەیان بۆ خۆیان ئەمانە هەگبەکەیان پڕ لە زانیاری و شتی جوانە بەڵامی تر کاتی بەرنامە دەبێ بچینە کۆتایی بەرنامە بۆیە لە کانگای دڵمەوە زۆر زۆر سپاسی سرجەم میوانان و ئامادەبوانەکەم سپاس بۆ هەموو ئەو کەسانەی کە هاوکارمان بوون بە گۆرانێکی هونەرمەند حەسەن غەریب کۆتایی بە بەرنامەی ئەم جارشمان دێنین ماوەتەوە بڵێم زۆر زۆر سپاس بۆ سرجەم میوانان و ئامادەبوان سپاسێکی بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون لە کۆتاییدا ڕێز و سڵاوی براتان شیروان کەرکووکی بفەرمونون تا بەرنمەیەکی تر و چەند میوانێکی تر سپاردەی خۆشی و کامەرانی بن کوردستان ئاوەدان خواتان لەگەڵ ئاگداری دڵت بەمەی دەدەست هەموو کەسێ ئاگداری دڵت بەمەی دەدەست هەموو کەسێ هەندێکە زۆر بێوەفان نەیفرۆشن بە چواری سێ ئاگداری دڵت بە بابرینداری نەکەن هەموو دکتۆری دنیا نەخوازە چاری نەکەن هەموو دکتۆری دنیا نەخوازە چاری نەکەن نصيحة بين رفيقان دڵت زۆر مەکەرەوە لای نامەرد و بێوەفانەیە نڵیتەوە چونکە ڕۆژێک لە ڕۆژان بێوەفا لێت وەڵگەڕێ مانعی نییە بەخوا هێنێکانت بڵێ مانعی نییە بەخوا هێنێکانت بڵێ ئاگداری دڵت بەمەی دەدەست هەموو کەسێ ئاگداری دڵت بەمەی دەدەست هەموو کەسێ هەندێکە زۆر بێوەفان نەیفرۆشن بە چوار و سێ هەندێکە زۆر بێوەفان نەیفرۆشن بە چوار و سێ شکا چاک بوونی زۆر زەحمەتە لەمانی ئەم ژیانە مردنە زۆر ڕەحمەتە خۆشی ئەم دنیا چییە بژی بە دڵشکاوی نەناخەوە تۆ بمری و هیچ کەس نەزانێ ماوی نەناخەوە تۆ بمری هیچ کەس نەزانێ ماوی ئاگداری دڵت بەمەی دەدەست هەموو کەسێ ئاگداری دڵت بەمەی دەدەست هەموو کەسێ هەندێکە زۆر بێوەفان نەیفرۆشن بە چوار و سێ هەندێکە زۆر بێوەفان نەیفرۆشن بە چوار و سێ هەندێکە زۆر بێوەفان ئەیفرۆشێ بە چوار و سێ